هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. مرۆڤی نوێ وا خەریکە دەچینە ناو سەدەیەکی نوێوە کە کراوەیە بەڕووی درەوشانەوەی عینایەتی خوای گەورەدا. مێژوش خۆی دووبارە دەکاتەوە. سەبارەت بە دنیای ئێمە سەدەی 18هەم چرخی ئەو چاولێکەرە کاڵفامانە بوو کە لە خۆیان دوور کەوتنەوە. سەدەی 19هەمیش سەردەمی ئەوانە بوو کە دژایەتی مێژوو دینامیکەکانی خۆیان کرد و کەوتنە باوەشی کۆمەڵێک فەنتازیاوە. سەدەی 20هەمیش چرخی ئەوانە بوو کە بە تەواوەتی نامۆ بوون لە خۆیان و کەوتنە ئینکارکردنی بوونی خۆیان و هەر بۆیە لە دەرەوەی خۆیان بە دوای ڕووناچی و پێشەوادا دەگەڕان. پشت بەستوو بە هەموو ئەو شتانەی کە لە گشت لایەکەوە دەرکەوتون، سەدەی 21ەم چاخی باوەڕ و باوەڕداران دەبێت و دەبێت بە ڕێنیسانسی ئێمە. بەڵێ لە پێناو بێعەقڵ و ساویلکەکان و ئەوانەی کە بەدەم خەوەوە دەڕۆن و لە جیهانی فەنتازیادا دەژین، مرۆڤێکی تازە و نوێ لەدایک دەبێت کە بیر دەکاتەوە و هەڵدەسەنجێنێت و بە ئەندازەی ژیری گرنگ بە ئەزمون دەدات و بە قەدەر ئەزمونیش ڕێز لە ژیری دەگرێت و بە ئەندازەی ئەم دوانەش باوەڕی بە ئیلهام و ویژدان هەیە و متمانەی پێیەتی. مرۆڤێکی نوێی وە کە بە هەموو لایەنێکی بەدووی کامڵی داوێڵە و گشتگیرە و هاوسەنگی نێوان دنیا و ئەو دنیای ڕاگرتووە و سەرکەوتوو بۆ لە هاوسەرگیری نێوان دڵ و ژیریدا. بێگومان لەدایکبوونی ئەم مرۆڤە نوێیە زۆر ئاسان نابێت. وەکەر لەدایکبوونێکی تر ئازار و ژان و هەژانی تایبەت بەخۆی دەبێت. بەڵام کاتێک وەرزی خۆی هات، بێگومان ئەم لەدایکبوونە پیرۆزە دێتە دی و ئەم نەوە ڕوخسار درەخشانە لە پڕێکدا لە ناوماندا دەردەکەوێت، وەک بارینی ڕەحمەت لە هەورە چڕ و ئەستورەکانەوە و هەڵقوڵانی ئاو لە ناخی زەویەوە و توانەوەی شەختە سەهۆڵیەکان و دەرکەوتنی نۆبەرەی گوڵانی بەهار و دانیشتنی شەونم لەسەر تەختی گەڵا. ئەم مرۆڤە نوێیەش ئەمڕۆیان سبەی، بەڵام بێگومان هەر دێت. مرۆڤی نوێ کەسایەتیەکی وایە کە لە هەموو کاریگەریە دەرەچیەکان ڕزگاری بووە و لەسەر پێی خۆی ڕاوەستاوە. هەروەک ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا ناتوانێت زنجیر لە دەستی بکات و بەدیل بیگرێ، بە هەمان جۆر ئەو ئیزمانەش کە یەکناگرنەوە لەگەڵ جیهانی مانەی ئەودا ناتوانن ڕێگا و ئاراستی پێ بگۆڕن و تەنانەت ناشتوانن لە شوێنی خۆی بیجوڵێنن. بەڵێ ئەو بیرکردنەوەی ئازاد و ئیرادەی ئازاد و خەیاڵی ئازادن و ئازادیەکەیشی بە ئەندازەی بەندایەتیەتی بۆ خوای گەورە هەوڵ دەدات لە خۆی و لە پاڵنەرە مێژوویەکانی خۆی بچێت، نەک لە خەڵکانی تر بچێت و لاسایی کەسانی تر بکاتەوە. مرۆڤی نوێ کەسێکە بیر دەکاتەوە و لێکۆڵەرە و باوەڕدارە و کراوەیە بەڕووی ڕوحیانەتدا و سەرشارە بە چێژە ڕوحیەکان. ئەو با مەبەستی دامەزراندنی دنیاکەی سوودی تەواو لە ئامرازەکانی سەردەمەکەی وەردەگرێت و لە پاڵ ئەمەشدا خاوەنی بەهانەتەوەی و معنەویەکانی خۆی دەبێت و توانە و وزەیەکی زۆر جیاواز دەخاتە مەیدان. وەک باوەڕدارانی ڕابردۆش کۆدارەکەی باوەڕ دەهێنێت و وەک ئەوان بیر دەکاتەوە و وەک ئەوان تێدەکۆشێت بۆ گەیاندنی پەیامە ژیان بەخشەکەی و وەک ئەوان لە سینەی تاریکیدا تۆوی ڕووناچی دەچێنێت. کاتێکیش ئەمانە دەکات وەفایەکی قوڵی هەیە و هەرگیز بۆ ساتێکیش لە حەق لا نادات. لە پێناو سەرخستنی حەقدا هەموو ڕۆژێک چەند جارێک دەمرێت و دەژیێتەوە. ئەگەر پێویست بکات ئامادەیە خانە و نیشتیمان و ماڵ و منداڵ بەجێ بهێڵێ، بێ ئەوەی ترسی گیان و ماڵی هەبێت و ئارەزووی پاڵدانەوە و پشودان زاڵ بێت بەسەریدا. لە پێناو ئایندەی نزیک و دووری نەتەوەکەیدا هەرچی هەیەی و بێ ئەوەی گەردیلەیەک بە فیڕۆ بدات، وەک تۆ لە بناری عینایەتی خوادا دەیانوەشێنێت. پاشان وەک چۆن مریشک جوجەڵەکانی لە ژێرباڵیدا دەپارێزێت، دەچێتە دۆخی چاوەڕوانی و ئەڕەنکێشانەوە، دەناڵێنێت و دەپاڕێتەوە. ڕۆیشتن لەسەر ڕێگەی حەق و مردن لەو ڕێیەدا بە ئامانجی ژیانی دەزانێت و لە دەستدانی ئەم ئامانجەش بە گەورەترین زیان ئەژمار دەکات کە قەرەبوو ناکرێتەوە. مرۆڤی نوێ لە پێناو گەیشتن بە ژیری و دڵ و ڕۆح و هەستی مرۆڤەکانی تر، هەر لە کتێبەوە تا ڕۆژنامە و هەر لە گۆڤارەوە تا رادیۆ و تەلەڤیزیۆن بەکار دەهێنێت و سوودیان لێوەردەگرێت و تێدەکۆشێت جارێکی تر خۆی بسەلمێنێت. نەک تەنها خۆی دەسەلمێنێت، بەڵکو ئەو شوێن و ڕێگەیەی کە لەی داگیر کراوە لەسەر ئاستی هاوسەنگی وڵاتان وەری دەگرێتەوە. مرۆڤی نوێ ڕێگەکانی ڕۆحی زۆر قوڵ و ئەو دنیایەش کە تێیدا دەژی فرێڕاهەندە. ئەو هەر لە زانستەوە تا هونەر، هەر لە تەکنەلۆژیاوە هەتا مێتافیزیک لە هەموو بوارێکدا خاوەنی قسێ و ئاگاداری هەموو ئەو بابەتانەیە کە پەیوەندیان پێوەی هەیە. بەڵێ ئەو بە عاشقێک بۆ زانست کە تێربوونی نییە و بە هۆگریەک بۆ معریفەت کە هەموو ڕۆژێک لە هەڵکشاندایە و بە فراوانێکی لە دوونی کە لەسەر و ئاستی تێگەیشتنەوەیە، هاوشان لەگەڵ مرۆڤە ڕووناکەکانی چەرخی ڕۆشنایی
هەموو ڕۆژێک وەک ئەوەی لە میعراجێکدا بێت شانبەشانی ڕۆحانیەکان ئەسب تاب دەدات. مرۆڤی نوێ پڕە لە خۆشەویستی بۆ هەموو بوون و پارێزەری بە هەمرۆییەکانە. ئەو لەلایەک خاوەنی ڕەوشت و فەزیلەت و هەموو ئەو تایبەتمەندیانەیە کە مرۆڤ دەکەن بە مرۆڤی ڕاستەقینە و لەلایەکی تریشەوە هێندە جیهانیە کە هەموو بوون بە میهرەبانیەوە باوەش دەکات، هەروەک بوون و خاسیەتەکانی خۆی هەڵدەبژێرێت. لە هەمان کاتدا بوونەوەر و مرۆڤەکانی چواردەوریشی بەو شێوەیە کە پێویستە ببن ڕێک دەخات، چەندەش دەرفەتی بۆ هەڵبکەوێت هەوڵ دەدات ئەم پرۆژانەی جێبەجێ بکات. ئەو هەموو شتێکی باش و جوانی دەوروبەری خۆی دەپارێزێت، ئەمەش دەدات بەگوێی ئەوانی تریشدا بەرامبەر هەموو خراپەکان جەنگ ڕادەگەێنێت و تا ئەو کاتەی لە کۆمەڵگەکەیدا بنەبڕی دەکات وەک تیری ڕاکێشراو لە ئامادەباشیدایە. باوەڕدار و ئامۆژگاری هەمووانیش دەکات بۆ باوەڕهێنان. بە پەرستش دەڵێت جوان و دەبێت بە زمانی گۆیای ئەو کتێبانەی پێویستە بخوێنرێنەوە ئەو دەیان خوێنێتەوە و هانی کەسانی تریش دەدا بۆ خوێندنەوەیان. شان دەداتە بەر ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە ڕێز لە ڕەگەزەکانی مانا و ڕادەگرن. کۆڵان بە کۆڵان دەگەڕێ وەک خزمەت گوزارێک بەدەم هەموو پێداویستێکی کۆمەڵگەکەیەوە دەڕوات. ئەو بەم حاڵەی دەبێت بە ڕەمزی لێپرسراویەتی و کارگوزاری. مرۆڤی نوێ خاوەنی ڕۆحی بنیادنانە و دژی هەموو جۆرە قەتیزبوونێکە، دەزانێت چۆن خۆی نوێ بکاتەوە و ڕووداوەکان ڕام بکات و هەمیشە لە پێش ئەو چەرخەوە دەڕوات کە تیایدا دەژی. دەڕوات بە کۆششێک کە لەودی و سنوورەکانی ئیرادەوەیە، بە شەوقەوە و بە پشتبەست و بەخوا. لە ژیانی ئەودا ڕەچاوکردنی هۆکارەکان و تەوەکل هێندە لە ناو یەکدان، کەسانی نەزان لەوانەیەوە بزانن هۆکارپەرست یاخود جەبریە، کەچی ئەو نە ئەمیانە و نە ئەویان. مرۆڤی نوێ کەسێکی تەواو هاوسەنگە، ڕەچاوکردنی هۆکارەکان بە ئەرک دادەنێت و تەسلیمبوونیش بە خوای گەورە بە داخوازی ئیمان هەژمار دەکات. مرۆڤی نوێ دۆزەرەوە و هەڵمەتبەرە، هەموو ڕۆژێک لە قوڵایی بوونیدا و لە فراوانی فەزادا ئاڵای خۆی بەسەر قەڵای نوێوە هەڵدەواسێت و دەرگانهێنیەکانی ئاسۆ و دەواازەکان دەکاتەوە. چەندە سای ئیمان و معریفەتدا بگات بە ئەو دیوی پەردەی بوونەوەران، ئەوەندە زیاتر باڵەکانی دەکرێنەوە، لە دوورتر و پاشان لە دوورتر دەنیشێتەوە، تا ڕۆژێک دێت خاک بەو شتانەی لە سینەیدا شاردوێتەوە بانگی دەکات. گەوهەری قوڵایی دەریاکان بە عەسا ئەفسوناویەکەی ئەو دێنە دەر، ئاسمانەکان دەرگاکانیان دەخەنە سەرپشت و پێی دەڵێن فەرموو. چەند ئامۆژگاریەک. هاوڕێ، هەتا لە ژیان دایت دەرگای هەست و بیرکردنەوە و دڵت بەڕووی هەموو جۆرەکانی خراپەدا دابخە. هەمیشە لە سنووری ڕەزامەندی خوادا بە دوای باشترین و جوانترین و ڕاستتریندا بگەڕێ. سەرجەم قین و نەفرەت و ڕقەکان بە زلەیەک فرێدە ئەو دیوی چیای قاف و سنگت بۆ خۆشەویستی و مرۆڤایەتی و چاکەکاری بخە سەرپشت. ڕاکە بە دەم یارمەتی ئەوانەی کە داوای یارمەتی دەکەن، ئازار و ژانی بیماران و بێنەوایان تیمار بکە. خۆت تەرخام کە بۆ شەڕکردن لە دژی ئەو تاریکیانەی کە چەندین ساڵە سەرزەویان تەنیوە و خۆت یەکلایی بکەرەوە بۆ ڕازاندنەوەی خاڵە تاریکەکان بە مەشغەڵی زانست و عیرفان، و هەتا تەمەن ماوەت دەدات بۆ ساتێکیش لە بەرەنگاربوونەوەی ئینکار و ئیلحاد و نەزانی دوامەکەوە. لەژێر ئەو ڕووناچیانەدا ڕێبکە کە خوای گەورە ناردوونی، پێش و دوا و ڕاست و چەپ و ڕۆح و دڵت بەمانە ڕۆشن بکەرەوە. بزانە ئەگەر ویژدان و مێشکت لە زانستی حەقیقەت و دڵیشت لە ڕووناچی ئیمان بێبەش بێ، ناتوانیت لە بیرکردنەوە خراپەکان دەرباز بیت و ئەو ڕێگایانەش نادۆزیتەوە کە دەگەن بە مرۆڤایەتی و خۆشەویستی و بەها باڵاکان. هەرگیز لە ڕاستی و ڕێگەی ڕاست و فەزیلەت لامەدە ئەگەر چی تاڵیش بێت. ئەو کاروانانەی کە بەرەو خۆشەویستی خوا و خزمەتکردنی مرۆڤەکان ڕێیان گرتووەتە بەر، هەمیشە لە مێزگانەدا بەڕێکەوتون و بەگرتنەبەری ئەم گوزەرگایە بەردەوامیان بە گەشتەکەیان داوە. کەم تەرخەمی منوێنە لە خۆشویستن و بەزەی هاتنەوە بە بچووکەکان و ڕێزگرتنی گەورەکاندا. ئاگاداری هەموو ئەو بە هاوپەیوەندیانە بە کە تاکەکانی نەتەوە بەیەکەوە دەبەستێتەوە، وەک یەکێتی دین و یەکێتی نیشتیمان و یەکێتی ئامانج. بزانە چۆن ڕوبەڕووی هەموو ئەو نامۆبوون و دژیەکی و لاساریە کوێرانە دەوەستیەوە کە دژی ڕۆحی نەتەوەن و ساتێکیش دوامەکەوە لە پاراستنی خود و ناوەڕۆکی خۆت. باوەڕ بە پیرۆزی کار و کۆشش بکە، هەرگیز نەکەیت بکەویتە گومانی ئەوەی کە خەڵکانی تر ناچارن بەخێوت بکەن و ژیانت دابین بکەن. بزانە کە تۆ لێپرسراوی لە خزمەتکردنی مرۆڤایەتی، نەک مرۆڤایەتی لێپرسراو بێ لە خزمەتکردنی تۆ. بزانە و باوەڕت هەبێ کە تەنها ئەگەر منیەتیت لە ئاگری پاکشکەرەوەی فیداکاریدا بسووتێت و ببێت بە خۆڵەمێش، ئەوسا بە کەڵکی شتێک دێت و نرخێکی دەبێت. بزانە و دڵنیا بە کە هاتنەدی هیوا گەورەکان و گەیشتن بە بەختەوەری بە ئەندازەی ڕامبوونت بۆ ئیرادەی خوایی
دەستت لێیان گیر دەبێت و لە بریهێز و توانە و ویستی خۆت پەنا بۆ توانستی ڕەهای ئەو ببە. هەردەم بە هەڵە داوان ڕاکە بەرەو هەرێمی گەرم و گوڕی عاشق و خۆشەویستی و وەفا. بە تەواوی متمانە بە کاریگەری نەرمکەرەوەی ئەوان بکە و هەرگیز لە یادت نەچێ کە بەم کلی لە ئەفسوناویانەی کە بەدیهێنەر لە ناخی تۆدا دایناوە تەنانەت ژەنگاویترین قوفڵەکانیش دەکرێنەوە.